شهيد مامەڕیشە ئێمە لێرین بۆی وەک گەلی فەڵەستین خەڵاتی شەهید مامەڕیشە بکەین کە وەک کوردێک لەگەڵ ژمارەی بەرچاوی نەتەوەکەی بەشداری شۆڕشی گەلی ئێمەیان کردووە بۆ بەرگریکردن لە ماف و دۆزی ڕەوای فەڵەستینەکان. دیارە مامەڕیشە لەگەڵ براکوردەکانی تری لە ناو ڕیزەکانی شۆڕشی فەڵەستینی بەشداریان کردووە. هەڵبەت پەیوەندی نێوان ئێمە و گەلی کورد پەیوەندێکی دیێرین و پوڵە لە بەرگریکردن لە یەکتری و سەرخستنی یەکتر، هەروەها سەرکردایەتی فەڵەستینی هەر لە خوالای خۆشببووی یاسر عەرەفات و جۆرج حەبەش و مەحموود عەباس و نایف حەواتمە و ئەوانی تر هەڵوێستیان پیشان داوە لە بەرامبەر بزوتنەوەی کوردی و سەرۆک مام جەلال، هەر بۆیە دۆزی ئێمە و کورد پەیوەست و گرێدراوی یەکتری بوون. ئەم ڕۆژ کە خەڵاتی مامەڕیشە دەکەین بۆ خۆی خەڵاتکردنیەکی هەر کوردێکە کە لە پێناو دۆزی فەڵەستینا گیانی بەخت کردووە. و ئەو لای ڕوون بوو کە یەکێک لە قارەمانەکانی ئەم شارە، یەکێک لە تێکۆشەرانی ئەم شارە کە شەهیدی فەرماندە و تێکۆشەری و پارتیزان مامەڕیشەی قارەمان بوو کە لە ساڵی هەفتاکان بەشداری شەڕی فەڵەستینی کردووە. گەلی فەڵەستین خۆیان بە قەرزداری مامەڕیشە دەزانن و گەلی فەڵەستین خۆیان بە هاوبەشی تێکۆشان و قوربانیەکانی گەلی کورد دەزانن. زۆر پێم خۆشات و سەردانمی کرد و زۆر سپاسێکم دەستیان خۆش بێ و سپاسی ئەوەی شەکەم و دەستان خۆش بێ.